لە هۆڵی مۆزەخانەی ئەمنە سوورەکە ناوەندی حەوت ڕەنگە پێشانگایەکی تایبەتی بۆ هونەرمەندی شێوەکاری شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان ماشەڵا محەممەدی دەکاتەوە. زانیاری زیاتر لە پایام نێرمان ڕێژنە ڕزگار وەرەدەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. سپاس سەوسان، سڵاو لە ئێوە لە بینەرانمان. ئێمە ئێستا لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکەی شاری سلێمانین. ئەمڕۆ لەلایەن ناوەندی حەوت ڕەنگەوە پێشانگایەکی شێوەکاری تایبەت بۆ کارە هونەریەکانی هونەرمەند ماشەڵای محەممەدی کە خەڵکی یاخود دانیشتووی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە بڕیارە پێشانگاکە کاتژمێرێکی تر کە دەکاتە 3:30 پاشنیۆڕۆ پێشانگاکە بەڕووی بینەراندا کراوە دەبێت. ئێمە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر کارە هونەریەکان و تابلۆکان میوانداری بەڕێز کاک بەختیار سەعیدمان کردووە کە بەڕێزیان سەرپەرشتیاری ناوەندی حەوت ڕەنگەن. کاک بەختیار سڵاو، دەستان خۆش بێ. زۆر سپاس. هەبوونی ناوەندە هونەریەکان تا چەندێک ڕێخۆشکەرن بۆ هاوکاریکردنی هونەرمەندان جارەناوی کوردستان بە یاخود دەرەوەی کوردستان؟ بەڵێنایی چەندە ناوەندەکان یاخود سنتەرە هونەریەکان زیاتر بێ ئەوەندە مەساحی بەڵێن کارکردن زیاتر بێت. ناوەندی حەوڕەنگە شانازیەکات کە توانیەتی لە تەمەنی کە دامەزراوە زۆرترین پەیوەندی لەگەڵ بەشەکانی تری کوردستانە دروستکرەوە بەتەبە لەگەڵ ڕۆژهەڵاتە زۆرێک لەو پێشانگانەی کە لە سلێمانی کراوەتەوە بە دڵخۆشیەوە ئێمە هاوکاری بوون. دەستان خۆش بێ. چی وای لە بەڕێز بەختیار سەعید و ناوەندی حەوت ڕەنگە کردووە سەرەڕای ئەو بارودۆخە سەختە دارایی کە ئێستا هەرێمی کوردستانی گرتوۆتەوە بە تایبەت هونەرمەندان، سەرەڕای ئەوە ئێوە بەردەوامن لە هەوڵەکانتان لە یارمەتیدانی هونەرمەندان؟ من دایم یەک نمونە هەیە بۆ خۆم کردوتە وەکو پەیامێکم لێ کردووە. هەمومان فیلمی تایتانیکمان بینیوە. ئەو کاتی کە بڵێن لە قۆناغی کۆتاییە کە پاپۆرەکە خەریکە غاڕخەوێ کەمان چەژەکان هەر کەمان لێیان واتە هەرە بێ هیوا ببەخشید. لێرەش بە درێژایی ئەو زروفە ناخۆشانی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئەبێ دەرگایەک هەبێت بۆ ئارامکردنەوە. ئەو دەرگایە ئەگەر ناوەندی حەوڕەنگە توانی بێتی بەشێکیشی کرد بێتەوە دیارە شانازیەکات. هەموو لەم دەرگایەوە هاتوونەتە ناوە توانیوانە لە سلێمانیە هەمەڕەنگیەک لە کاری هونەری هونەرمەندان بکەین. زۆر سپاس. کاک بەختیار، پێمان خۆشە لێرەوە باسێکی پرۆژەی داهاتوومان بۆ بکەیت، چونکە کاک بەختیار بۆ ناسراوە، ناوەندی حەوت ڕەنگە بۆ ناسراوە کە بەردەوام پرۆژە یەک لە دوای یەک هەیەی و خزمەت بە باری هونەری شێوەکاری هونەرمەندانەکە. پرۆژەی داهاتووتان چی ئەوێ؟ ئێمە لە ناوڕاستی هەرم مانگە پێشنگایەکی فۆتۆگرافیمانە بۆ یەکی لە فۆتۆگرافەرە کوردەکانی بلوچستان. لە بلوچستان من بۆ یەکەم جار بۆ بەڕاستی بزانم کە لەوێ کرمانجی کوردی لێیە، لەوێ تایبەتمەندیەک لە جۆری ژیانی کللتوری و هونەری و ژیان بە شێوە گشتەکەی هەیە. یەکێک لەو فۆتۆگرافەرانە دۆکومنتی ئەم ژیانەی کردووە. ئەوان پەیوەندیان بێ ئەمە کرد کە ئێمە بتوانین پێشنگایەکیان بۆ بکەنەوە دڵخۆشەوە لە 15 مانگە پێشنگاکە لێرە ئەکرێتەوە. دواتر لە سەرەتای مانگی 12 پێشنگایەک بۆ کۆمەڵێک لە مامۆستا و هونەرمەندانی جیاوازی شاری هەمەدان هەم کوردی تیا هەم با بڵێن فارسن. دواتر پێشنگایەکی کەمان هەیە لە کۆتایی ساڵە بۆ یەکێک لە هونەرمەندە زۆر تایبەتەکان کە کاری ناو بینا گەورەکانی ناو ئێران و تاران و تەنان لە وڵاتانی دەرەوە کارەکات. کارەکانی زۆر لە ئاستێکی بەرزایە. من بە دڵخۆشیەوانت بەبێەوەی کە پێشتری یەکترمان ناسی بێت پەیوەندیم پێوە کردوتم ئەگەر حەز بکەن ئێمە خۆشحاڵە بین ئێوە لە سلێمانی پێشنگای بکەنەوە. ئێمە پەیمانی هەموو هاوکاری و ئاسانکاریەکانمان بۆ کردووە. دەستان خۆش بێ بە هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆ ناوەندی حەوت ڕەنگە. بەڵێ سەوسان، لێرە هەموو تابلۆکان قەبارە شێوە جیاوازی تێدایە، بە خۆشحاڵیەوە وێنەکان ئەوە نەجوانن. گەر هاوکارم یارمەتیمان با نازانم گەر بتوانێت بەشێک لە وێنەکانمان بۆ بگوازێتەوە. من پێم خۆشە میوانداری بەڕێز کاک مەشەڵای محەممەدی بکەم کە بەڕێزیان خاوەنی پێشانگاکەن. کاک ماشەڵا، ئەمە چەندەمین پێشانگای بەڕێستانە کە لە باشووری کوردستان ئەنجامتان نابێ و چۆن بڕیارتان نا پێشانگایەکی لەم شێوەیە لێرە بکەنەوە؟ سپاسدانەکەم. وەکو باشوور پێنجم پێشانگای تاکە کەسیمە گروپی بووە، بەڵام تاکە کەسی پێنجمە. لە سلێمانی دووەم پێشانگایە، یەکەمیان لە 2013 بوو، ئەمیش کە ئەبێت بە دووەم پێشانگا. ژمارەی تابلۆکان چەندن کە ئەمڕۆ لە شاری سلێمانی تۆ نمایشت کردوون و گزارش لە چی ئەکەن تابلۆکان؟ 27 لەوحەیە کە تابلۆکان لە 3 بابەت دروست بووە. یەکەمیان پەنجەرە ڕۆشنەکانە کە ڕوانینێکە من لەسەر ماڵە کوردیەکان، ماڵە گوندیەکان و ئەوم هێناوەتە سەر ژیان. وەکو کاراکتر تماشای ماڵەکانم کردووە. هەندێک ماڵمان هەیە کە
چراکانی نەماوە تاریکە وەکو چاو هەندێک ماڵیشمان هەیە کە هەموویان ڕووناکەن یا یەکیان ڕووناکەن لەو تاریکی و زستانە. بابەتی دووەم ژنە کە من ماوەی 30 ساڵە خەریکم لەسەری کارەکەم، ژن و جوانی، ژن و ڕەنج. بابەتی سێمشی کە وەکو ئازادە. کاتە ژن لای ماشەڵای محەممەدی لای هونەرمەندێک چی ئەگەیەنێ کە زۆرینەی تابلۆکانە لەسەر ژنانە، پەیامی تۆ چیە لە ڕێی هونەرەکەتەوە بۆ ژنان؟ ژن بۆ من کە هەر لە دەستپێکی ناسینی کاری هونەریەوە بووە، تێکەڵێک بوو لە جوانی، لە ڕەنج، لە ئەوەی کە کاتێک هەیە کە هەموو ئومێدەکان نامێنێت، هیچ نامێنێت، ئەبینی ژنێک هیوات پێبەخشێ، دایکە یا وەکو عاشقی بوویت یا وەکو هەر ژنێکی تەمەنکەم مناڵێک کچێک. ئەو هیوایە من لە وەکو جلی مناڵێکی کچێکی مناڵە ئەبینم، ڕەنگە لە کوڕەکان نەیبینم، ڕەنگە ئەو ئەنەژیە، ئەو تینە، ئەو ورە کە لە کچێکی 20 ساڵە ئەیبینم کە ورێکی تایە لە حتا لە خۆ دروستکردنا، لە قژی کە داهێنەیە کە جلێکە لە بەریەکە ڕەنگە لە کوڕەکان نەیبینین. ئەوەیە کە یا لە دڵسۆزی دایکە. ئەمانە هەموو کۆبووەوە و پێم وایە تا دووە ڕۆژەکانی تەمەنیشم هەر ئەو بابەتە هەیە و هەر سوورم لەسەری. دەستخۆش کاتە هونەرمەند دەتوانێت لە ڕێی فڵچەکەیەوە، لە ڕێی ڕەنگەکانەوە ئەو پەیامێکە لە دڵیاتی ئەو جوانی کە هەیە بیبەخشێت و بینەر بتوانێت بیبینێ. زمانێک کەسێک بگات بە مەقامی هونەرمەند کە بتوانێت ئەو شتانە لە مێشکایە بە بینەری نیشان بات. ئەو مەسافە وا لە ئیدەکە و لە زێهنەکەوتێ تا تۆ بتوانی بینەر ئەو هەمووە ببینێ، ئەو کاتە تۆ بووی بە هونەرمەند. بێگومان هەموو کارێک قورسایی خۆی هەیە، سەختی خۆی هەیە. بۆ هونەرمەندێکی ڕۆژهەڵات قورس نییە کە لە شارێکەوە بۆ شارێکی تر بتوانێت تابلۆکانی بهێنێت و لێرە پیشانی بینەرانی باشووری باد یاخود هەر شارێ یاخود هەر وڵاتێکی تری بە. ئەگەر دوێنە و پێرە لەگەڵما بووین ئەتانوت ئەو بۆ واکەی شێت بووی کاکە لەسەر سنوور ئەوەندە عەزیەت بووین، لەوحەکانیش گەورەیە، ئیتر ئەتانزانی کە سەختی کێشانیانە چی. دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن و بەردەوامی. زۆر سواس. بەڵێ سەوسان، ئەمڕۆ پێشانگاکە لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەڕووی بینەراندا کراوە دەبێت. پێشانگاکە بۆ چەند ڕۆژێکی تر بەردەوامی هەیە و بینەران دەتوانن ڕۆژانە سەردانی هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە بکەن و بێبەش نەبن لەم دیمەن و لەم تابلۆ ناوازانە.